فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، زۆربەی مرۆڤەکان بە درێژایی زەمان و زەمین ناڕازین لە ژیانی خۆیان. ئەگەر شیکاریەکی کۆمەڵایەتی و کۆمەڵناسیانە بکرێ لە ناو کۆمەڵگادا، ڕاوبۆچوونی مرۆڤەکان وەربژیرێ لە ژن و لە پیاو، لە ئاستە جیاوازەکانی تەمەندا بۆمان دەردەکەوێ زۆرێک لە خەڵکی ناڕازین لەو بارودۆخەی کەواتیا دەژین. ئەمەش ئەگەر هەندێکی زۆرجار سەرچاوەکەی هەژاری بێ، بێپارەیی بێ، بێخانوویی بێ، تەندروستی ناتەواو بێ، زۆربەی کاتەکانی تر ئەم گرفتانەش نین، بەڵام بەگشتی خەڵکی لە هەردوو بواردا لە بەرزی و لە نزمیدا ناڕازیە. بۆ نمونە جەنابەت دیقەت بدە، کەسی وا هەیە خاوەنی خانووە، بەڵام کاتێک کە باسی گوزەران و ژیانی خۆی دەکا، بە تایبەت چینی خانمان، ئافرەتانی بەڕێز و کابانی ماڵ، گرفتی ئەوەی هەیە و ناڕازی دەردەبڕێت لەوەی کە خانووەکەیان بچووکە. ئەڵە وەکی خانووە، جێگای میوانم کەمە، جێگای منداڵم خەوتنەکانی پێویست نییە، مەتباخم بچووکە. بەم شێوەیە ناڕەزایەتی خۆی دەردەبڕێت لەو خانووە بچکۆلەی کە هەیەی. بڕۆ لەو لاوە کەسێکی تر بدوێنە، ناڕەزایی ژیانی خۆی لەوەدا دەبینێتەوە کە خانووەکەی زۆر گەورەیە. ئەڵێ ناتوانم خزمەتی ئەم خانووە گەورە بکەم، ئێمە هەمووی 2 نەفەر 3 نەفەر ماوینەوانێ و ماڵ و مناڵم کەمتر لێتەوە ماڵەوە و شەو چاومان بەیەک دەکەوێ، یان مناڵەکانم چوونە زانکۆ گەورە بوون، ئیتر ئەم خانووە گەورەم بۆ چییە؟ بۆتە ئەرکێک لەسەر شانم، تەندروستی خۆم لەسەر داناوە. ئەویان لەبەر بچووکی خانووەکەی لە ژیان بێزارە، ئەمیان لەبەر گەورەی خانووەکەی لە ژیان بێزارە. کەسێکی تر سیر دەکەی لە ئۆتۆمبیلەکەی بێزارە، پێڕازی نییە. یەکێکی تر کە ماتۆڕێکی هەیە دەڵێ خۆزگە ئۆتۆمبیلێکی وەکو فڵان کەسم هەبوویایە، ئەوەی کە پاسکیلێکی هەیە خۆزگە دەخوازێ ماتۆڕێکی هەبوویایە. زۆر دایک و باوک هەیە گرفتارن، ئاژاوی ماڵیان، کێشەکانیان هەمووی بەهۆی منداڵەکانیانەوەیە. بەردەوام گلەیی هەیە کە منداڵەکانم گوێڕایەڵ نین، مناڵم زۆرە، پێیان ڕناگەم، ناتوانم پێداویستەکانی ژیانیان بۆ دابین کەم، ناتوانم لە ئەم تەکنۆلۆژیا سەردەمەی کەوا بچۆتە هەموو کونج و کەلێنێکی ژیانەوە مناڵەکانم دوور بخەمەوە. کەس قسە لەگەڵ کەسان ناکە، هەر یەکە موبایلێکی بەدەستەوە و خەتێکی کردوتەوانێ و بە ئارزووی خۆی شتی بێ سەیری دەکا. دایک و باوکی ئەمڕۆ گرفتاری لەوەدایە کە دەڵێن نازانم چۆن تەعامل لەگەڵ ئەو منداڵە زۆرانەمدا بکەم. لەو لاوەیەکێکی تر گرفتاری ژیانی ئەوەیە دەڵێ خۆزگە بەس یەک مناڵم هەبوویایە، تەنها یەک مناڵم هەبوویایە، چی دەکرد بابی کردایە، خۆزگە منیش تەنها جارێک گوێبیست بوومایە بە باوکە، ئافرەتێک لە بەدایکە بانگ بکرامایە. ئەمیان بە زۆری منداڵەکانی گرفتارە، ئەمیان لەبەر بێ مناڵی گرفتارە و ناڕەزایی لە ژیان دەردەبڕێ. کەسانێکن لە دەستی خزم و کەسوکاریان بێزارن، دەڵێ خزمانێکی باشم نین، هاتو چۆم ناکەن، هاوکارم نین. لەو لاوە سەیری کە خەڵکانێکی تر هاواریانە لە دەستەوەی بێکەسوکارن، دەڵێ خۆزگە ئینسان کەسوکارێکی هەیە بێ لەسەر زەویدا، ئای بێکەسی هەر بۆ خوا باشە. کەسانێکی تر بێزاری خۆیان دەردەبڕن لەوەی خزمەکانیان و کەسەکانیان بەردەوام هاتو چۆیان دەکەن، ئەڵێ هەر ماڵێکیان دەڕۆ ماڵێکیان دێتەوە، فرسەتی من نادا بچم سەردانی بکەم، ئەو دێ بۆ لای من. دیقەت بدە، ئەگە ورد بیتەوە هەر یەکە لە بوارەکەی خۆیدا پێچەوانەکەی بێزارە، ئەمیش لەوەی کە هەیەی بێزارە. ئێمە زۆربەی کات سکاڵای حاڵی خۆمان دەکەین، هی ئەوەیە چونکە لە بەخشەکانی خوا ورد نابینەوە، تەنها ناخۆشیەکان دەبینین. ئینسان ئەگەر بیەوێت دەرونی مرتاح بێ، ئاسوودە بێ، بێنە تەماشاکە خشتێک دانێ، ئەو شتانەی لە ژیانە تۆیان ناڕەحەت کردو پێیان بێزاری، لەگەڵ ئەو هەموو خەڵات و خۆشی کە پەروەردگار پێی بەخشیوی لە بەرێکی ترابیان نووسە. من دڵنیات دەکەم مسلمانی بەڕێز بی سەر و بینەری ئەم وتارە، هەر یەکە ئێستا تۆ لە ئاستی خۆتەوە لاپەڕەیەک بێنە، ئەی فۆڕێک بێنە، قەڵەمێک بێنە،
لاپەڕەکە بکە بە دوو کارتەوە لەم بەرەوە بنووسە ئەو شتانەی لە ژیان نیمە ئاواتیان بۆ دەخوازم و بەبێ ئەوان ژیانم ناڕەحەت بووە لەگەڵ ئەو خەڵات و خۆشیانی کە پەروەردگار پێبەخشیوە وجدانی خۆت بخە کار و بە چاوی واقع بینانە بیر بکەوە دەست بکە سەر نووسین و قەڵەمەکەت بەدەستەوە بگرە و دەستکە بە نووسین سیر دەکەی ئەوانەی کەنیتن ڕەن بێ زۆر کەم بێ ئەی ئەوانەی کە خوای پەروەردگار پێبەخشیوی ئەوە بڕوات ببێت لە ژمارە نایەن وەختی ئەزانی چیتە سەر جێگەی خەوتن چەندی ترت بەبیر هاتەوە بەڕێگادا دەڕۆی چەندی ترت بەبیر دێتەوە ئەوانە لە بنەهاتوون بەڵام مرۆڤ عادەتی وایە ئەگەر دوور کەوێتەوە لە بیرکردنەوە لە بەخشەکانی خوای پەروەردگار هەموو ئەوانەی کەنینی بەس ئەوانە دەبینێ بەڵام ئەو هەموو خەڵات و خۆشیانە نابینێ کە خوای پەروەردگار پێی بەخشیوە دانایەک دەڵێ ئینسانێکی حەکیم و دانا فەرموویەتی ئێمە هەمیشە ناڕازین لەوەی کە خوا لە ژێر گوڵەباخێکدا دڕکی داناوە ئایا باشتر نییە سوپاسی خوا بکەین کە بەسەر دڕکەوە گوڵی داناوە بەڕاستی وشەیەکی زۆر دانایی و پڕحکمەتە هەر یەک گوڵەباخێک بێنە گوڵەباخێک کاتێکە لڵقێکی دەکەیتەوە سەیەکی ژێری گوڵەباخەکە بالقەکەەوە هەمووی دڕکە دڕکێکی زۆر تیژ و بە ئازارە دوو مرۆڤن یەکیان بەردەوام ناڕازیە ئەم جوانی گوڵەباخە و ئەم بۆ نەخۆشە و ئەم جوانی سەرنجڕاکێشە نابینێ ئەوەی کە بێزاری لە دەردەبڕێ ئەوەیە دەڵێت چییە ئەم گوڵەباخە وەڵا دڕکێک چوو بەدەستما خۆزگە ئەم دڕکانی پێوە نەبوویایە باسی جوانیەکە باسی بۆ نەخۆشەکە دیمەنە سەرنجڕاکێشەکە ناکات تەنها دڕکەکان دەبینێ ئەوەی تریان هەر هەمان گوڵی بەدەستەوەیە سوپاسی پەروەردگار دەکاو دەڵێ یا ڕەبی خوا گەورەی و دەسەڵات هەر بۆ تۆیە لەسەر ئەم دڕک و داڵە ئەم گوڵە جوانت دروست کردووە سبحان الله ئەم دیدەیان چەند جوانە ژیان لە لای ئەمیان چەند جوانە خۆشی خۆی لەوەدا دەبینێ خوا لە ناو دڕکێکەوە لە ناو دڕک و داڵەوە گوڵەباخی جوان و سوور و ئاڵ و ڕەنگا و ڕەنگ و بۆن خۆشی بۆ دروست کردووە ئەوەی تریان چاوی خۆی قەپات کردووە تەنها دڕکەکان دەبینێ تەنها ئازارەکان دەبینێ بەڵام جوانیەکان نابینێ بۆیە ژیان بەو شێوازەیە خۆشەویستم کە خۆت دەیبینی کە خۆت بیری لێ دەکەیەوە بۆ هەمووانمان وەکو یەکە بەڵام وەکو چۆن کەسا گەشتبینەکە بەبینینی گوڵەباخەکە خۆشحاڵ بوو ئەوەی تریان تەنها دڕکەکانی دەبینی و جوانی گوڵەکەی لەبیر خۆی بردبەوە زۆر کەس کە هەژارە لە ڕووی مادیەوە هەمیشە خۆی ناڕەحەت دەکات بەوەی کە خۆی بەراورد دەکات بە خەڵکی تر بە کەسانێکی دەوڵەمەندتر لە خۆی خۆشگوزەرانتر لە خۆی لەزەت لەمەی ئێستای ناکا کە هەیەی بەسەرهاتێکی جوان هەیە دەڵێن دوو منداڵ لە خوێندنگا لە قوتابخانەکەیان سەریان نابوو بە یەکەوە و هەریەکەیان باسی ماڵی خۆی دەکرد جا مناڵ عادەتی وایە کاتێک کە دەچێتە لای هاوڕەکانی لە قوتابخانە باسی ژیانی خۆی دەکات دایکم چۆنە باوکم چۆنە چیمان خوارد چیم کڕی چیم لەبەر کرد چیمان هەبوو ماڵەکەمان چۆنە سروشتی مناڵ حەز دەکات ئەو ژینگەی تێیدایە بۆ هاوڕێکەی باسکە بۆیە زۆر پێویستە دایک و باوکان ئامۆژگاری منداڵەکانیان بکەن کە کۆمەڵێک تایبەتمەندی بە تایبەت ئەوانەی کە خۆشین هەمووی بۆ هاوڕەکانی نەگەڕێتەوە لەوە دەچێت ئەوان وەک تۆ دەوڵەمەند نەبن وەک تۆ خۆشخۆر نەبن وەک تۆ پۆشتە نەبن وەک تۆ هەموو ڕۆژە سەیرانیان نەکرد بێ ئەو بارێکی هەژاری هەبێ ئەو دایکی نەخۆش بێ ئەو باوکی کرێکارێک بێ کاتێ مناڵەکەی تۆ دەڵێ ئێمە سەفەری فڵان شوێنمان کرد سەفەری فڵان وڵاتمان کرد دوێنێ لە سەفرە بووین لە سەیران بووین ئەوەمان خوار وامان کرد ئەو مناڵی تریش هەستی هەیە دەچێتەوە بەسەر چێدا ناڕەزایەکانی ژیانی دەدەبڕێ دایک و باوکێک کە توانای ئەوەی نییە بۆیە لێرەدا دەڵێن پێویستە ئاگامان لە منداڵەکانمان بێ فێریان بکەین کە پێویست ناکات تەواوی ژیانی خۆی بە تایبەت خۆشیەکان بۆ هاوڕێکانی لە قوتابخانە باسکە ئەم دوو مناڵە بەیەکەون یەکیان بە هاوڕێکەی دەڵێ من شانازیەکەم کە دایکێکم هەیە دایکی من باشترینی دایکەکانی دنیاە ڕەن بێ بڵێ مناڵ ئەم قسانە دەزانێت بەڵێ مناڵ زۆر بە جوانی لە شتەکان تێدەگا و دەشزانێت چۆن هەستەکانی خۆی بە تایبەت بۆ هاوتەمەنی خۆی دەرببڕێ مناڵەکەی تروتی چۆن دایکی تۆ باشترینە دایکت چی بۆ کردوون وتی دایکی من ژووری نووسنی بۆ دروست کردوین هەر یەک لە من و لە خوشک و براکانم ژووری تایبەت بە خۆمان هەیە سیستەمی تایبەتی بۆ کڕیوین پێداویستیەکانی ژیان هەمووی لە ژوورە تایبەتەکەی خۆمدا هەیە
ئێوارە شەوشال لە دایکمان دەکەین و دەچینە ژوورەکەی خۆمان کاتێ لە سعی بووینەوە گڵۆپەکە دەکوژێنینەوە دەخەوین و سەعاتماندانەوە بەیانی خەبەرمان دەکاتەوە دێنەوە خوارەوە لە هۆڵەکەدادا دەنیشین و دایکمان بانگمان دەکەونان ئامادەی و دەخۆین و دێن بۆ قوتابخانە دایکمان مامۆستای تایبەتی بۆ گرتوین کاتێک کە من لە دەوام دەڕۆمەوە دایکم بە پارەیەکی زۆر مامۆستایەکی گرتووە دێ ڕۆژانە وانەکانم لەگەڵا دەڵێتەوە تەماشای دەرسەکان دەکەینەوە چیم لێ عاسیە بێ و پرسیارە کە نەیزانم مامۆستاکە بۆم حەل دەکا و یارمەتیم دەدا و دەرسەکانم جارێشکەدا پێدا دەچێتەوە سپاسی دایکم دەکەم کە ئەو مامۆستا تایبەتەی بۆ گرتووم دایکم بەردەوام ئامۆژگاری خزمەتکاری ماڵەکەمان دەکە ئافرەتێکمان لە ماڵەوەی خزمەتکارە مانگانە دایکم بەکرێی گرتووە پێڵێ مناڵەکان حەزیان لە چی بوو لیان بپرسە بە ئارزووی ئەوان خواردن دروستکە ئەوە دڵسۆزی دایکمەوە باشی دایکمە کە دایمە ئاگام لێە بە خزمەتکارەکە دەڵێ وریای مناڵەکان بە حەزیان چ خواردنێک بۆیان بکە و زۆر جاریش لە هەفتەدا دایکم ئەگەر دەوامی نەبێ و کاتی هەبێ لەگەڵ خۆیان دەمانباتە دەرەوە و لە باشترین چێشتخانە و مەطعەمی شاردا لە ڕاقیترین و بەناوبانگترین و خاوێنترین و خۆش خواردترین ئەوەی کە خواردنەکانی بەلەزەت و خۆش و تایبەتن لەوێ داوەتمان دەکا و خواردنمان بۆ دەکڕێ دایکی من بەردەوام لێمان بەخەمە مانگانە پزیشکی تایبەتمان هەیە دەیهێنێ بۆ ماڵەوە پشکنینی خوێنمان بۆ دەکا پشکنینی پێستمان بۆ دەکا پشکنینی دانەکانمان بۆ دەکا ئەو دکتۆرە با ڕێنماییەکانی دایکم دەزۆڵێتەوە بەردەوام ئاگای لە تەندروستی ئێمەیە بۆیە دایکی من زۆر ئافرەتێکی چاکە و باشترین دایکەکانی دنیاە مناڵەکەی تر هەژار بوو ئەمانیان هیچی لە ماڵەوە نییە بەڵام بیرێکی جوانی هەیە بەڵام قەنەعەتێکی جوانی هەیە بەڵام تێڕوانینێکی جوانی هەیە بۆ ژیان لە ماڵەوە پەروەردەیەکی وای کراوە کە ئێمە ڕاستە لە ڕووی مادەوە هەژارین بەڵام لە ڕووی معنەوی و دەرونیەوە دەوڵەمەندین مناڵە هەژارەکەش لە وڵامی هاوڕێ دەوڵەمەندەکەیدا کە ئاوا وەسفی دایکی دەکا ئەڵێ خۆشحاڵم کە هاوڕێکەم کە تۆی دایکێکی ئاوا باشترین دایکی دنیات هەیە بەڵام منیش سوپاسی پەروەردگارم دەکەم سوپاسی ئەڵڵا دەکەم کە دایکێکی پێبەخشیوم دڵسۆزترینی دایکە دەوڵەمەندەکە پێوت مناڵە دەوڵەمەندەکە دایکی تۆ چی بۆ کردووی وتی دایکی من هەموو ئەوانەی کە تۆ دێڵێ نەیتوانێ بۆمان دابینکە بەڵام خۆی بۆمان دەکا ئێمە تەنها یەک ژوورمان هەیە بۆ خەوتن تەنها هەموو خوشک و براکانمان یەک ژوورمان هەیە هەتا وەختوی نووسن بەیەکەوە دانیشین بەیەکەوە سەعی دەکەین دایک و باوکشم لەگەڵمانان دواتر دایکم دێتە لامانەوە و چیرۆکێک حیکایەتێک بەسەرهاتێک دەرسێکی ژیان کە خۆی بیستوێتی و خوێندوێتیەوە فێری بووە بۆمان دەژێڕێتەوە و دەمان خەوێنێ ئێمە هەر کەسەمان ژووری تایبەتمان نییە دایکم بە دەستەکانی خۆی دۆشەکەکانمان بۆ ڕادەخا بە دەستەکانی خۆی پشتێکەمان بۆ دادەنێ بە دەستەکانی خۆی بەتانیەکەمان پێداداتەوە ئەوەی کە تۆ دڵی ژوورەکەم حازر و هەردەچمە ناو نوێنەکە دایکم هەموو ڕۆژە بەیانیان هەڵیگرە شەو دایخەوە کەواتە دایکی من زۆر ماندووە پێمانەوە دایکی من مامۆستای تایبەتی بۆ ناگیرێ بەڵام ڕۆژانە پێمانەوە ماندووە کاتێک کە دەچینەوە ماڵەوە خۆی لێمان دەپرسێتەوە بەقەدەر زانستی خۆی هەوڵ دەدا وانەکانمان بۆ ئاسانکە دەرسەکانمان بۆ ئاسان بکە مناڵە هەژارەکە وتی دایکی من خزمەتکاری نییە ئێمە خۆمە ماڵێکین پارەیەکی زیادەمان نێبیدەین بە خزمەتکار بۆیە دایکم دڵسۆزانە ڕۆژانە ئەو خواردنەی کە حەزمان لێبێ خۆی بۆمان دادەنێ بە دەستەکانی خۆی بۆمان دروست دەکا و خۆی ماندووبوونی لەگەڵ دەکێشە و خۆی قاپەکان دەشەوە خۆی سفرەکە کۆ دەکاتەوە دایکی ئێمە دکتۆرمان ناهێنێ بۆلا ئێمە پارەی ئەوەمان نییە مەگە زۆر نەخۆش بین بچینە نۆڕینگە و عادەیەکی تایبەت بۆ پشکنینی نەخۆشیەکانمان دایکی ئێمە خۆی دکتۆرێکە بۆمان کاتێ سەرمامان بوو بێ بە دەستە جوانەکانی دێدەمان شێلێ کاتێ سەرمان بێشە دەست بە سەرمان دادێنێ کاتێک کە ئازاری سکمان هەبێ قەنداغێکی گەرممان بۆ دەکا ئیتر خۆی پزیشکە بۆمان بەخوا دایکم هیچ دکتۆرێکمان لە ماڵی خۆمان نەبینیوە دایکم دەوری گەورەترین پزیشک بۆ ژیانی ئێمە دەبینێ کەواتە هاوڕێکم ئەگەر دایکی تۆ باشترینە دایکی من دڵسۆزترینە لەبەر ئەوەی هەموو ئەو کارانە بۆ خۆی بۆمان دەکا چاو لێ بەڕێزان ئەم مناڵە بەزەی بەخۆیانە هاتەوە بڵێ ئای خۆزگەم بەخۆت ئای دایکی من خۆ هیچی نەکردووە ئای ئێمە پارەمان نییە نەخێر من زۆر بەختەوەرترم لە تۆ کە تۆ ئەمانەت هەموو بە پارە کردو بەڵام دایکی من هەمووی بە دەستەکانی خۆی دەکا و دڵسۆزی خۆی دەردەبڕێ زانای بەناوبانگی ئیسلام شێخ محەممەد غەزالی لە کتێبە بە نرخەکەیدا جەدید حیاتەکە لە لاپەڕە 107 دەفەرمێ يتلون السائل بلون الإناء الذي يحتويه شلە
ئەو قاپەی کە تێی دەکرێ بە ڕەنگی ئەوە خۆی دەنوێنێ بیانە بەرچاوت ئاو بیکە قاپێکی سوورەوەش دەبەیەکی ڕنگ سوورەوە ئاوەکە سوور دەنوێنەوە زانی ئەوە سوورە بیکە پرتەقاڵیەکەوە زانی شەربەتی تێدایە پرتەقاڵی دەبێ بیکە سەوزێکەوە ئاوەکە سەوز دەنوێنێ ئاوەکە هەر یەک ئاوە بەس ئەو دەفرەی کە تێی کراوە ئەوە ڕەنگەکە دەدا بە ئاوەکە و ڕەنگەکەی دەگۆڕێ ئێمەش قەلەقیمان خۆشبەختیمان ئارامیمان خەم و خەفەتمان پەیوەستە بە دەرونی خۆمانەوە فمن رضي فله الرضا ومن سخط فله السخط کاتێک کەسێک ڕازیە بە ژیانی خۆی ڕەزامەندی خەی دەگرێ کەسێکیش بەردەوام پرتە و بۆڵەیەتی لە ژیان بە دڵنیاییەوە بەردەوام پرتە و پۆڵەیە خەی دەگرێ قەت دایمەن ناحەسێتەوە چونکە خۆی ژیان بە جوانی نابینێ با بچینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم فەرمودەیەدا کە ئیمامی ترمذی ڕیواەتی کردووە دەفەرمێ عاد النبي صلى الله عليه وسلم أعرابيا مريضا يتلوى من شدة الحمى فقال له مواسيا ومشجعا طهور پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەردانی کابرایەکی ئەعرابی کرد واتە کابرایەک بوو لە دەشت و بیابانە زیاتر ژیا بوو کەمتر شارستانی بوو تازە هات بۆ مەدینە نەخۆش کەوت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێ لە صیفاتە بەرزەکانی ئەوە بووە سەردانی نەخۆشەکانی دەکرد دڵنەوای دەکردن کاتێک کە چوو بۆ لای کابرا لەرزوتای لێ هاتبوو دوو بەتانی بەخۆیەوە پێچاو لێفەیەکی بەسەر سەری خۆی دابوو دەڵێ دانە قرچەی بوو هەڵدەلەرزی تاو لەرزی هەبوو تاو لەرزتینی بۆ هێنابوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فقال له مواسيا ومشجعا جا بزانە مسلمانی بەڕێز مواسيا ومشجعا دەبێت لەسەری بوەستین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسەی بۆ کرد بۆ دڵدانەوە و هاندان ئەم دوانە واتە ئینسان ئەگەر چوو بۆ لای نەخۆش هەر ئەوە نییە گوڵێک بەرێ چکلێتێک بەرێ اینجا دانیشێ حکایەتی بەسەرهاتی تەلەڤیزۆن و دەنگ و باس و نرخی دۆلار و ئەوە نا سەردانی نەخۆشە کە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم حەقی مسلمانە لەسەر مسلمان ئەمەیە دووشت بکەی کە چووی بۆ لای نەخۆش مواسیەن و مشەجعن بەڕێزم ئاگال لێبێ یەکەم ئارامی پێ ببەخشی دڵنەوایی بکەی بۆ ئەوەی کەوا ئەم بەسەر نەخۆشیەکەیە زاڵ بێ مواسیەن دڵی بدەیتەوە بڵێ بەڕاستی ئەوە فەزلی خوایە نەخۆشی بۆ پێغەمبەران دێ بۆ چاکان دێ ئەم ئازارە بەسەر دەچێ خوای گەورە پاکت دەکاتەوە و مشەجعن هانیشی بدە هانی بدا بڵێ بەڵڵاهی ڕەنگت زۆر زۆر باشە ئەلحەمدولیلا لە نەخۆش ناچی ئەوە بڕوا بکە خوای گەورە پاکی کردوویەوە فەرمووی تەهورون فەرمووی پاک بوویتەوە پاک بوویتەوە لە ڕووی جەستەشەوە چونکە بەو نەخۆشیە خۆڕۆکە سپیەکانت بە ئاگاهاتونەوە بەرگری جەستت بەهێز بووە بە ئیزنی خوای گەورە تەندروستی لە جاران باشتر دەبێتەوە هەر بەڕەنگ تا دیارە چەند باشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوای پێوت هەم دڵی دایەوە هەم هانیدا کە زاڵ بێ بەسەر نەخۆشیەکەدا جا زاڵبوون بەسەر نەخۆشیدا زۆر گرنگە بەڕێزان ئێستا و نەخۆشی کۆڕۆنایە خوای گەورە لە وڵات و میلەتمان بیباتە دەرەوە لە هەموو جیهاندا خوا شیفای نەخۆشەکانیش بدا ئەوەی هیمەتی بەرز بێ زۆر بە ئاسانی زاڵ دەبێ بەسەریدا ئەوەی ئەژنۆی شکابێ بەرامبەری هەر هەمان نەخۆشی و هەمان ڤایرۆسە لە جێگادا دەیخوا لەوانەیە بیشی کوژێ ئەوەی کە منەتی پێینێ و هیمەتی بەرزە و عیلاجی باش بەکارێنێ و خواردی تەندروست دەخوا و ینی بەڕاستی هیمەتێکی بەرزی هەیە ئەڵێ ڤایرۆسێک چێ من بکوژێ هەر زۆر بە ئاسانی تر لێ چا دەبێتەوە ئەو دەروونە زۆر لە مادەکە و لە دەرمانەکە کاریگەرترە ئەم کابرایە بەم قسانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشحاڵ نەبوو وتی بل هي حمن تفور على شيخ كبير لتغرده القبور وتي كل بابا اي پیغمبري خاطر دڵی چی ئەوە تایەکە بەخوا هاتۆتە سەر ئەم پیرەمێردا هەتا نەمخاتە قەبرەوە واز من لێ نایەنێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فەنەعەم ئیذەن دەی با قسەی تۆ بێ بارەزووی خۆت هەروە دەبێ فعلەن کابرا دواتر دەڵێن پێ ڕۆیشت بە نەخۆشیەکەم مرد قبوڵی نەبوو دەرونی خۆی قبوڵی نەکرد کە ئەمە پاک بوومەوە لە گوناه دوای سێ ڕۆژ ئینسان کە لەسەر جێگا مایەوە کە هەستایەوە گەڵای داری پاییز چۆن دەوارێ وشک دەبێ ئاوا گوناهەکان وشک دەبن و هەڵدەوەرن لێت هەروەها جەستت بەهێز دەبێ مادام بەرگری جەستت بە ئاگا هاتۆتەوانە جاریش کە تووشی ئەو نەخۆشیە نابی مەناعی بەرامبەر پەیدا دەکەی ئەمجا دڵی خۆت خۆشکە بۆی کە نەخۆشی خراپتر هەیە ئەوی تۆرە زۆر ئاسانە عیلاج هەیە چارەسەر هەیە خۆشەویستان لە دەورتن لە ماڵی خۆتای کابرا ئەوەی قبوڵ نەبوو خۆی بڕیاری دابوو کە ئەم نەخۆشی لەرز و تایە بۆ سەر ئەم کابرایە
وتی من شێخ کەبیرم نەیگوت هێشتا بە قووەتم هێستا گەنجم وتی من تازە تەواو بووم من لێ بوومەوە حتا نەم خاتە قەبرەکەەوە دڵنیام ئەم نەخۆشیە بلی چاک نابم و هەڵناستمەوە ئیتر پیامبەر صلی الله علیه و سلم فەرمووی فەنەعەم ئیذەن تەواو خۆت بڕیاری خۆت چۆنە برای بەڕێزم ئاوا دەبێ بۆی ئێمەش ئەم ژیانە خۆشەویستەکانم بریتە لە تێڕوانینی خۆمان بڕوا بکە ژیانی چەندین خەڵک هەر یەکسانە بەس تێڕوانینی ئەمیان لەگەڵ تێڕوانینی ئەویان بۆ ژیان زۆر جیاوازە ئەمیان خۆی بە بەختەوەرترین کەس دەزانێ ئەمیشیان خۆی بە داماوترین کەس دەزانێ ژیانی هەردووکیانیەکە بەڵام دید و تێڕوانینی خۆیان بۆی جیاوازە ئەم بابەتە زۆر پێویستی ژیانمانە و پەیوەستە بە هەر یەکێک لە ئێمەوە لە تەمەنی بچووک هەتا کە تەمەنی گەورە لە ژن بۆ پیا و لە پیرەمێر بۆ پیرێژن و گەنج وێدەوارم کە ئینشەڵڵا سوودمان لێبینی بێ و لە وتاری داهاتوودا پشت بەخوای گەورە ئینشاءالله زیاتر قسە لەسەر ئەم بابەتە دەکەین و تاو کاتە بەخوای گەورەتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم